تاوانی کوشتن تەنها بەچەک نییە زاری وایە شوفێر کاتێک ئێمە لە لێکۆڵینەوە لەگەڵی دابووینە باسیرەوە کردووە من نەمزانیوە لە کەسمدا بێت تەنها بینیمۆ تارماییە کاتوە. سەیدی ئەو شفێرە بەڕێزە گومانی ئەوەمان لێکرد کە مادێکی کوعدی خوارد. وە زۆربەی ڕووداوەکانی هاتووکە لە شەوان ڕوودا دەبێتەوە هۆی برینداربوونی شوفێر و مردنی شوفێر بەداخەوە. هەر شفێرێک سەرخۆش بێت یاخود مەست بێت ئێمە ئیجراعاتی یاسایی خۆمانی لەگەڵ دەکەین. لەو کاتێک مشروب خوارد لەوانی بێ ئاگاداری خۆت نەبی ڕووداوەشی هاتوچۆ بکەیت. بە جێرەی یاسا چ ڕێژەشی لۆ مندانایە ئەو ڕێژە قانونیە وایە سەیتی 28 قوربانیەکانی هاتوچۆ ڕۆژانە گیان لە دەستدان و کەمەندانبوونی لێ دەکەوێتەوە. جەرگی دایک و باوکان دەسووتێت و خەونی خێزانەکان لە ناو دەچێت. هەندێک جاریش منداڵەکان بێناز و بێباوک دەکات. زۆر جارم ڕووداوانە لە تەقینەوەی بۆمبێک دەچن. هەموو ئەو ئازار و هاوار و ماڵوێرانیە مرۆڤەکانن کە دەیخۆکێن. ئەویش بە هۆکارێکە پێی دەوترێت تیرۆری سپی. ڕووداوەکانی هاتوچۆ بەم دواییە لە شاری هەولێر و سەرجەم شارەکانی تری هەرێمی کوردستان بۆ تا قسە و باسی سەرجەم کوچە و کۆڵان و مەجلیسەکان. بەرنامەی ترافیک لاڵقەیەم جارە باس لە یەکێک لە هۆکارە مەترسیدارەکانی ڕووداوی هاتوچۆ دەکات کە کاریگەری یەکجار گەورەی هەیە لەسەر زیادبوونی ڕووداوی هاتوچۆ، ئەنجامدانی تاوان و سەرپێچی لە بواری هاتوچۆدا و لەلایەن بەشێک لە شۆفێرانەوە ئەنجام بدرێت. ترافیک سەرەتایان بەرنامەیە بە چیرۆکێکی گیان لە دەستدانی گەنجێک دەست پێ دەکات کە خوێندکاری ماستەر بوو و سەرقاڵی بوریانانی ئایندە و ئاواتەکانی بوو. بەهۆی ڕووداوێکی هاتوچۆی سەخت هەموو ئەو ئاوات و ئایندەیە لە گۆڕستانەکان نێژرا و لە ناوچوو. ئەو ڕوودا بۆ هۆی لە ناوبردنی ڕۆحێک و کوژانەوەی چرایەکی گەشی خێزانێک. ترافیک بۆ بەدەداچوون سەبارەت بەو ڕووداوە دەچێتە بەڕێوەبەرایەتی پۆلیسی هەولێر. باس لە ڕووداوێکی هاتوچۆ دەکەین کەوا لە 26/1/2021 ڕوویدا کە کاتژمێر 2:40 دقەی شەو کە درەنگانی شەو بووە. ئەو ڕووداوە ڕوویداوە کە هاوڵاتیەک بە پیادە لە شوێنێکی چۆڵ لە شقامێکی چۆڵ دەوێ گوزەر بکا و بڕواتن، بەڵام لە ناکاودا ئۆتۆمبیلێک لەولاوە دێتن لی دەدا و لە دوای لێدانێکی بە گوزێکی زۆر کوشندا بەرز دەبێتەوە بۆ ئاسمان و دوای دەکەوتە ئەرزەکە و بەداخەوەی یانی لە بۆ گیان لە دەستدانی و گیانی دەست پێ بدرێتەوە.
ئێمە دەست بەجێ تیمەکانی بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر کە ئەو بنکانی کە لە سنووری ئەو شوێنەنا دەستنە شوێنی بەبەست بۆ ئەوەی کە ئەنجامی لێکۆڵینەوەکان ڕێک بێخن و هەروەها ئەو ڕووداوە بکەنە پەڕاوێک و بیدەنە بەڕێزدادوەری لێکۆڵینەوە چونکە دوای ئەوەی کە ئەو شوفێرێکە لە کەسەکەیدا بوو ناوەستێتن و ڕادەکاتن و تیمەکانمان کاتێککە چوونە شوێنی مەبەست بەداخەوە ینی کە ئەو کەسێکەوە بۆ زەبرە کوشندەیە و ئۆتۆمبیلە لێیدا بوو گیانی لەدەستدا بوو و ئێمە لێپەراوەکەمان ڕێخست دامانە بە ڕێزدادوەری لێکۆڵینەوە بە پێی مادەی 24 هاتچۆ ئێستاوکە کەسەکە دەست بەسەر کراوە. زۆر حاڵەتی وا لە نەخوازرا و ڕوویداوە لەو شەوە درەنگانە بۆتە هۆی ئەوەی کە جێگای سەرسوڕمان بێ بۆ نمونە زۆر جاری وایە شوفێر کاتێک ئێمە لە لێکۆڵینەوە لەگەڵی دابووینە بە باسیرەوە کردووە من نەمزانیوە لە کەسمدا بێت تەنها بینیمەوە تارماییە کاتووە بەڵام ئەوە دەگەڕێتەوە سەرچی ئەو تارماییەی ئەو شوفێرێکەوە بینیوێتی دەگەڕێتە سەر ئەوەی کە یەکەم کەمبینینی مەودای بینینیتی ئەو شوفێرەکەیە بەشە و دووەمیش خێرایی لێخوڕینەکەی وای کردووە کەەوە تەرکیز نەکاتە سەر ئەو بربەستانەی کە دێتە بەر ڕێگای تاوانی کوشتن تەنها بە چەک نییە تەنها بە ئەو پێداویستیانە نییە کەەوە بەهۆی ئەنجامدانی کوشتنە بەڵکو زۆر ڕێگایە ئۆتۆمبیلی شۆکارێکە لەو هۆکارانێکە خەڵک لە ناو دەبا بەڕاستی زیانەکانی لە ناوبردننی خەڵک بە ئۆتۆمبیل و ڕووداوە ترسناکەکان وای کردووە کەەوە ببێتە هۆکارێکی سەرچی بۆ لە ناوبردننی چەندین ڕۆڵی ئەم وڵاتە کە بەداخەوە یعنی لە کۆتاییدا تەنها وڵاتەکەمان تێدا زەرمەند بووە. زۆر جار خواردنەوەی مادە کحولیەکان لەلایەن بەشێک لە شۆفێران بە ڕێژەیەکی زۆر بیر و هۆشیان ئاڵۆز دەکات ئەو ئاڵۆزبوونە سەرگەرمیان دەکات ئەم گەرمبوونە تووشی ڕووداوی هاتوچۆی دڵتەزێنیان دەکات ئەو کاتەش گوێ بە ڕێنماوی یاساکانی هاتوچۆ نادەن و سەرپێچی دەکەن زۆر جاریش بەشێک لەو شۆفێرانە سەرکێشی لەگەڵ خۆشیان و دەوروبەریشیان دەکەن ئەو کات کارەسات دروست دەبێت. ترافیک لە بۆدەداچوونێک هەوڵی ئەو مەفرەزانش باوبەشی لەگەڵ هێزەکانی ئاسایشی هەولێر نیشان دەدات لێرە ئامادەکاری دەکرێت تا ڕۆبەڕووی ئەو شۆفێرانە ببنەوە کە مەست و بێهۆشن و لە کاتی شۆفێری مادەی کحوڵ بەکاردێنن دەیانەوێت ڕێگری لەو دیاردەیە بکەن تا ڕووداوەکانی هاتوچۆ و قوربانیەکان کەمتر بێتەوە. دوای چەند کارژمێرێک دەست دەکەن بە هەنگاونان بۆ چاودێری دۆخی هاتوچۆ ڕێگریکردن لە دیاردەی خواردنەوەی کحولی لەلایەن بەشێک لە شۆفێران. لە شاری هەولێر پۆلیسی هاتوچۆ بەردەوام لە سەر شەقام و کەناڵە جیاجیەکانیان هەوڵ دەدەن شۆفێران با ڕێنماوی یاساکانی هاتوچۆ ئاشنا بکەن تا پارێزراون. جگە لەو کارەش مەفرەزەکان شەو ڕۆژ لە شەقامەکان دەبیندرێن بۆ ڕێخستنی هاتوچۆ و سزادانی سەرپێچی کاران بەڵام سەرپێچی و ڕووداوەکانی هاتوچۆ هەر هەیە و زیان و قوربانیشی بە بەردەوامی لێ دەکەوێتەوە. ئەوەی گرنگە شۆفێر خۆی دەبێت ببێت بە پۆلیسی هاتوچۆ لەسەر دەروون و ویژدانی خۆی تا پارێزراو بێت و نەبێتە هۆکاری مەترسی و هەڕەشە لەسەر هاتوچۆ.
ماوەی ڕابردوو زیادبوونی ڕووداوەکان باهۆی کاریگەری خواردنەوە کحولیەکان وای کرد وەزارەتی ناوخۆ بەشێکی تایبەت بە مەینۆشیدا بمەزرێنێت تا بتوانن چاودێریە و شۆفێرانە بکەن کە بەمەستی شۆفێری دەکەن و سزایان بدەن. ئەو بەشە لە شاری هەولێر لە 9 مانگی سەرەتای دەست بەکاربوونی مەفرەزەکانی زیاتر لە 1000 شۆفێریان سزادا. ئەو دیاردەیە تا ڕادەیەک کەمتر بووە. بەڵام لە دوای نەمانی کەرنتین و ئاساییبوونەوەی ژیان دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەو دیاردەیە ڕووی لە زیادبوون کردەوە. ئەو مەفرەزانەش دەست دەکەنەوە بە لێپرسینەوە. لێپرسینەوە دەست پێ دەکات. لێرە ترافیک بەشێک لەو لێپرسینەوە و لێپێچینەوانە نیشان دەدات. چەندین شۆفێر پشکنینی مەینۆشیان بۆ دەکرێت. بەشێک لەوانە پاک دەردەچن و دەستخۆشیان لێ دەکرێت. بەڵام بەشێکی زۆر لەو شۆفێرانە لە پشکنینەکان دەرناچن و سزا دەدرێن. وەرەجان باشی بە قوربان نه هەریمە بژەوە لۆ دەری سفرە هیچ نەرخواردیە ئەو گومانی ئێمە لە قوتیەکەمان نابان بۆ کەوە ئێستا تاوا سفر دەچ فەرمی گیانەکە دەستخۆش سپاس بە قوربانی. ئەو پشکنینەش بە ئامێرێکی پێشکەوتوو دەکرێت کە تایبەتە بە پشکنینی دەمی شۆفێر بەفوکردن لەو ئامێرە. ئەو کات ڕێژەکەی دیاری دەکات. دوای دەردەکەوێت کە شۆفێرەکە خواردنەوەی بەکارهێناوە سزای توند وەردەگرێت. أو سلام ورحمة الله. تعال أبي وقع. شنو اسمك؟ أهلا وسهلا حبيبي. هاتي شارب؟ والله بعد بدايته. يعني قلي؟ اي والله. لا يلا. بس فعس. حياة. لا لا لا. انفخ. انفخ. 8. يعني شارب؟ ايه شارب. تێستە چی مەشروبی دەکەین زانین مەشروبت خواردیە یان نە باشە بە قوربان برا گەوری 3 4 5 6 7 ئەوە لە پێشمانە ئوستاز ئەم بەجێرەی یاسا چ ڕێژەشی لۆ مندانایە ئەو ڕێژە قانونیە وایە سەیەکی 28 مشروب خواردی ما دەکەین شتە چکە؟ یەک دوو سێ چار ئەگە بری سێ چار ئەو تو خۆشەویستی ئەمە نازانم چەند لێدایە هەدەفی مەلو ئەو شتەیەوە مەفرەزەیە یەک دوو لەو کاتێک مشروبت خواردی لەوانێ بێ ئاگاداری خۆت نەبی ڕووداوەشی هاتسۆی بکەیت جێ لەم نەبرای من هەدەفەکە ئەوەیە ڕووداوە شاسوە ژیانی خۆ گیانی و سەرنشینەی بێ لە زەرەری مادی معنیشکە پێت دەکەیت ئێستاوە بەتنەم گوت بەخوای پشتی ماڵم دای خۆم دەبوو لۆ خواردتمەوە ئەیدە چێ دەری دەگاتە ڕێژەکەی بە قوربان ناسایسیە ژیان خۆم لێ براگەورێ خۆشەویستی بەخوای بخۆی سیری جان ساعت بەزیدی خۆمەوە تووشی و سەرش بەنای من ئیبریاکەمە قەلبی ساق ئەز دەدەی بند و بند ئەم نا بەس خەتا جیازەکە لێن دەم ناتوانم یەکشی بەورە ژیان ئەمر بە وەڵڵه بە وەڵڵه بەس ئەو شواتی مەدری بە حیاتم ناتی میتوانە ئەوی دەمشیش خۆم بووە هاتی میکوان ئەتوی لەو کاتێک ئۆتۆمبیل لە خۆی لەوانەبی مادەکعلیش زۆر خواردبیتەوە نا بەخۆی ڕووداوەچی هاتسۆ ئەجێ ئێستا بۆی پێم دەرێ بزانم ئەوەن دەست خۆش دەرزەکەی تو ئێستا ها يعني وایە تمرن نا ملیۆن نییە بەو خوایە خەم و خەفەت بە مەشروبی نا ئێمە وەکو هۆبەی پشکنینی مەینۆشی شەوانە کە
پەیوەندی بە ئەرکی شەوانی خۆماوە دەکەین هەر شەوە و لە شوێنێک مەفرێزەکانمان دادنێن لە شەقامێک مەفرێزەکانمان دادنێن ئامانجیە و دانانی مەفەرزانەی ئێمەش بۆ نەهێشتنی ئەو شوفێرانەی کە مادەی کحۆلی دەخۆن بۆ ئەوەی هیچ ڕووداوێکی هاتوچۆمان بۆ دروست نەبێت لە شەقام کە سەرپێچی یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بکات تەنها ئامانزمان ئەوەیە کە شوفێر ئاگادار بێت ئۆتۆمبیل لێ نەخورێت لە ژێر مادە کحۆلیەکان لە ژێر کاریگەری مادەی کحۆلی. سلام حبيبي اهلا وسهلا حياتي قلبي يلا انفخ تاني يقول قيف قيف بعد بارك الله حياتي شو درجتك؟ 0 بدون كح مو شارب؟ لا والله راح نجرب بس دقة عايز اشوف الجهاز يشتغل ولا لا حياتي تفضل اهلا وسهلا هەر شوفێرێک کە مادەی کحۆلی خوارد بێت واتە سەرخۆش بێت یاخود مەست بێت ئێمە ئیجراعاتی یاسایی خۆمانی لەگەڵ دەکەین چۆن لە ڕێگەی ئەو ئامێرانەی کە لەلامانە پشکنینی بۆ ئەنجام دەین ئەو کاتێک کە دەرچوو بەڵێ ئەو شوفێرە کە ڕێژەی لەو ڕێژەی لە بۆی دیاری کرایە لادرایە ئەمە ئیجراعاتەکانی خۆمانی لەگەڵ دەکەین جاری وایە شوفێر ناتوانێت ئۆتۆمبیلەکەی لێ بخورێت ئێمە خۆمان دەست بەسەر ئۆتۆمبیلەکە دادەگرین لە ڕێگەی کارمەندەکانمانە ئۆتۆمبیلەکان دەبینە بارگای بەڕێبەرایەتی هاتسۆی هەولێر تاکو بەیانی ئەلەو شوێنە بۆ چکە شوفێرەکە هیچ ئاگاداری خۆی نییە لە کاتی لێخوڕنی ئۆتۆمبیلەکەی ئیجراعاتەکانی ئێمەش لەگەڵ ئەو شوفێرانە لێستاندنی مۆڵەت شوفێری و ساڵیانەکەی و تەسمیلکردنی بە هۆبەی مەعجزات دەست بەسەداگرتن ئەلێ وێندەریش نووسایی بۆ دەکرێ و تەسمیلی دادگا دەکرێت. شلونك شلون صحتك؟ حياتي شهرك تاكل ايه؟ انا لا اشرب والله اصلي والحمد لله والشكر بعد يلا بارك الله 0.00 يعني ماكو ايه ما اشرب انا الحمد لله اصلي الحمد لله حياتي ما ضايق الحمد لله تفضل حياتي قلبي اهلا وسهلا يلا بس تيست يلا تمام انفخ اعطاني يقول قيف قيف تمام يلا لا مغلق انفخ ليه انفخ بعد ايه بارك الله احتياطي والله شارب بطل بيرة لا مو اي والله لا والله شارب بطل لا بيرة بس اكو موضوع براسي يعني تعال بس تيست كحول هو انا كحول؟ لا بس تيست عادي انفخ ثاني يقول قيف يلا انفخ ده ينفخ انفخ بعد پێشووتێری وچی ئێمە سەرەتا دەست ئەو هۆبەیە دامەزرا زۆر بوو شفێر زۆر ئیجراعاتمان لەگەڵ دەکرد کە شفێرەکان مادەی کحۆلیان خواردن بەڵام لەوەتی دامەزراندنیەوە هۆبەکەمان تاکو ئێستا ڕۆژ بە ڕۆژ کەمتر دەبێت واتە شوفێرەکان ئاگادار بووینەوە کە بە هیچ شێوەیەکی ئۆتۆمبیل لێ نەخورن لەژێر کاریگەری مادە کحۆلیەکان فویتێکە دەی دەستخۆش لێرە دەست بەسەر چەند مۆڵەتێکی ساختەی شۆفێری دەگیرێت کە لە بەغدای پایتەختی عێراق با پارە بۆ شۆفێران دەرهێنراوە بێ ئەوەی شۆفێرەکە بەغدای پایتەختی بینی بێت. ئەوە ئەسلینیە بە پارە دەتینێ؟ نا والله بخوای چۆن بەغدا و گوتی بەس ماعێ نازانتی هەموو چام کردووە کە
ئەمە فاسم کرد لە مروری مۆسیلی گوتی عیبی نییە ئەو شفێرە بەڕێزە گومانی ئەوەمان لێ کرد کە مادێکی کوعدی خواردی بەس مادێک حولی نەخواردی بەس پێم وایە مۆڵەتەکەی نازانم جێ گومانە باش برا چه اجازه داری نه وەڵا لە بەغدا اتو دایره مرور نمیشه لە بەغداد داوای بردن دەکەم اجازەکەت هیچ ئەسڵ ئەساسی چینیە غێر قانونیە اجازەکەت بە شێوەیەکی ناقانون دەرینە واتە اجازەکەت تەزویرە باشە برای بەڕێزم سەنەوەکەشی بەسەرچووە سەنەوەکەی بەسەرچووە بێ مۆڵەت حساب دەکرێت ناوی وەگرە هەردووکم ڕەبط کە لەگە وەستەشی بدێت بێ مۆڵەت زایدن مۆڵەتی تەزویرە زایدن ساڵامەکەی بەسەرچووە ناوەکەش لە کاتی لێخوڕنی ئۆتۆمبیلەکانیان تووشی پێک دادان دەبن زەرەری مادی بە ئۆتۆمبیلەکان و هەروەها گیانی خۆیان و هەروەها ئۆتۆمبیلێک کە بەرامبەریتیان یاخود لە پێشتیان یاخود ئەو پیادەیە کە لە شەقام دەڕوات بۆ ئاگاداری خۆی نییە لێی دەدا و دەڕوات هەموو هەدەفی ئێمە ئەوەیە کۆنتڕۆلکردنی ئەو دیاردەیە نەهێشتنی لێخوڕینی ئۆتۆمبیل لە ژێر مادە کحولیەکان. بە گوێرەی ئامارەکانی بەشی کحۆلی لە هاتوچۆی هەولێر و نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژاوا لە ساڵی 2019 لە ماوەی 9 مانگی ساڵی 2019 زیاتر لە 2000 بەڵگەنامە بۆ لێپێچینەوە و سزادانی یاسای ڕەوانەی دادگاکراون. زیاتر لە 100 ئۆتۆمبیل کە شۆفێرەکان مەست و بێهۆش بوون و سەرپێچینە یاساییان ئەنجام داوە دەستگیر و دەست بەسەر کراون. بەهۆ کارەش دەیان ڕووداوی هاتوچۆ و تاوانی کوشتن و کێشی کۆمەڵاتی دروست بووە. تەنها لە ساڵی 2010 زیاتر لە 2448 بریندار بۆی خواردنەوە کحولیەکان ڕەوانەی نەخۆشخانەی فراکەوتنی ڕۆژاوا کراون کە بەشێکیان گیانیان لەدەستدا. بەداخەوە شەوان ڕووداوەکانی هاتسۆ زۆر زیاترن لەوەیکەوە لە ڕۆژ ڕووداوەکان هەنا ئەویش بەهۆی ئەوەیەکەوە شەوان شوفێر بە هیچ شێوەیەک پابەندنابی بە یاسا و ڕێنمایەکانی هاتسۆ سەرپێچی زیاترە لە شەوان و ئەو ڕووداوانەیە کە ڕوودەدەن لە شەوان دەبێتە هۆی برینداربوونی شوفێر زۆر بەداخەوە گیان لە دەستدانی شوفێر و کەمەندابوونی شوفێر و کەم ئەندامبوونی هاوڵاتی یاخود مردنی هاوڵاتی لەسەر شەقامەکان لە کاتی پەڕێنێوان دەبنە دەبێتە هۆی شێلانیان لەلایەن ئۆتۆمبیلەکانەوە بە خێراییەکی زۆر بەو شێوەیە کە دیاری نەکراوە لە یاساکانی هاتوو. ئەم بەدەداچوون و لێپرسینەوە بەبێ پاڵپشتی و پاسەوانی هێزەکانی ناوخۆ ئاسایش نابێت چونکە زۆر جار لە کاتی لێپرسینەوە لەلایەن کەسانێک هەڕەشیان لێ دەکرێت. ئەو سزایش بۆ ئەوەیە کە دەبێت شۆفێر پابەندی یاسا بێت و بیر لە بەرژەوەندی گشتی بکاتەوە و هەوڵدات لە خراپ بەکارهێنانی ئۆتۆمبیل دوور کەوێتەوە.